بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. عزیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی و پرۆگرامی ئێواری سلێمانی سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لاڵقەیەکی دیکە لە پرۆگرامی ئێواری سلێمانی لەگەڵتان دەبم. با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی پرۆگرامی ئێواری سلێمانی دەست پێ دەکات بە میوانداری سینەماکار ئیدریس عابدی. ئەمڕۆ باس لە سینەما و فیلم و ئەو بابەتانە دەکەین کە پەیوەندیان بە فستیڤاڵ و سینەماوە هەیە. بینەری پرۆگرامی ئێواری سلێمانی بن. کاگدی زۆر بەخێر بێت. سپاس بۆیەوە سڵاو لە ئێوە لە بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی سلێمانی و بەرنامەی ئێوارە. زۆر سپاس، زۆر خۆشحاڵم کە سینەماکارێکی بە ئەزمون ئەمڕۆ لەگەڵما لە ئێوارەی سلێمانی. سپاس دەکەم بژیت بەڕێز. کاگدیز دەمەوێت سەرەتای پرۆگرام سیڤیەک دەربارەی خۆت و کارەکانت ببیستین. من ئیدریسی عابدیم، خەڵکی مەریوانم لە کوردستانی ڕۆژهەڵات. لە بەشی سینەما زانکۆم تاوا کردووە لە تاران. ئێستاش زۆرتر سەرقاڵی کاری دەنگ و دیزایانی دەنگم لە سینەما ماوەی 10 ساڵەکە بێت لە سلێمانی ژیانەکەم و تقریبان لەم ماوە نزیکەی 30 کورتە فیلمم کاری دەنگ هەڵگیری و دیزایانی دەنگم بۆ کردووە. درامای ماڵی مامز و جەرگۆ لە قۆناغی یەکەمیا کاری دەنگ هەڵگرەکەی و دەنگ هەڵگریەکەی من ئەنجام داوە و فیلمی سینەمایی دێرتیلەندیش کە ساڵی 2019 بەرهەم هات، ئەویش کاری دەنگ هەڵگریەکەی من ئەنجام داوە. خۆشم وەکو دەرهێنەر 4 کورتە فیلمم هەیە. کورتە فیلمی دار، فیلمێکی 100 چرکەییە. کورتە فیلمی تینووی فڕین، کورتە فیلمی دەسپێرم کە فیلمێکی ئەکسپەرمنتاڵەوە، ئاخرین فیلمیش کە کارێکی هاوبەشە لە بینی من و هاوڕێ خۆشەویستم ئاوارە عومەر و فیلمێکی دیکۆمنتاریە، فیلمێکی شاعرانەیە کە قۆناغی پۆست پرۆداکشنی تاوا بۆ ئیتر ئامادەیە وردە بۆی کە بینێری بۆ فێستیڤاڵەکان و هیوادارم بتوانین لە شاری سلێمانیشە نمایشێکی تایبەتی بۆ دابرین بۆ هەندێک لە بینەرانی تایبەتی سینەما. زۆر باشە، زۆر بەخێر بیت. سڵاومان هەیە بۆ شاری خۆشەویستی ئەمەریوان. بێگومان هەر شارێکی کوردستان هەر بۆ ئێمە جیاوازینی و هەمووان لە دڵی کوردان. باست لە ئەزمونێکی جوانی خۆت کرد، مەجموعەیە کاری زۆر باش، بەڵام ئەکرێ لە ئیدریس عابدی بپرسم شاکاری تۆ جوانترین کار کە لە لای خۆت پەسەند بێت کامە کاریانە؟ وەڵا جیاوازە ئەو کارانی کە لە باری دەنگەوە کردومە ئەتوانین جۆرێکی تر بڕوانم پێیە، بەڵام ئەو فیلمانەی کە خۆم بەرهەمم هێناوە دوانیانم زۆر بەدڵە. یەکیان فیلمی تینووی فڕینە کە ویش کارێکی هاوبەش بوو لەگەڵ خاتوو مەیسوونی مەجیدی پێکەوە کاری دەرهێنانمان بۆ کرد کە باسی کۆڵبەرێکی کوور دەکات کە لە سنوورەکانی ڕۆژهەڵات و لە سنوور دەستکردەکان خەریکە بژێوی ژیانی دابینەکات و ئەم کۆڕا فیلمێکی دیکۆفیکشنە کە زانستە سیاسەکانی لە ئێران تاوا کردووە، بەڵام بەهۆی ئەو باکراوندە بنەماڵەی کەهێتی و ئەو چالاکیانی کە بوویەتی ناچار بووە کوردستانی ڕۆژهەڵات بەجێ بێڵێت و لە باشوور ژیان بکات و فیلمەکەمانە پەرژا سەر ئەوە ژیانی ئەو کوڕەی نمایشە کرد و لە دوای ئەوە
فیلمی تاقیگەی ژمارە 2 کە فیلمێکی تازەیە لە باوبەشی لەگەڵ ئاوار عومەر کاری دەرهێنانم بۆ کردووە و هاوڕیانی زۆر خۆشەویستم لیلیان ئەمیر و کاک هاوکار ساڵحیش یارمەتی دەرێکی زۆر زۆرمان بوون و توانین بڵێن ها 4 کەسی بەیەکەوە فیلمان بەرهەمهێنا کەویش لەباری فۆرمەوە پێم وابێت جۆرێک شتی تازەمان ئەزمون کرد هەر چوارەکەمان پێکەوە کە ئەگەر پێویست بکات لە درێژە حتمما لەباری فۆرمەوە لەسەرەوە فیلمە زۆرتر قسەیەکەین و زۆرتر ئەدوێن بەڵام من ئەو دوو فیلمەم زۆر زۆر خۆشەوێت و چونکە بە جۆرێک وا هەست دەکەم کە خۆمم یانە بەجێ کاراکتەری ئەو فیلمانەوە بەشێک چونکە من خۆم ڕام وایە ئێمە کە فیلم دروستەکەین یا ئێمە هەر کە خەریکی کاری هوەرین یا هەر بەرهەمێکمانەیە بە جۆرێ خەریکین کەم کۆڕەکانی ژیانی خۆمان نیشانەدەین و مەسەلەن بۆ نمونە لە تینووی فڕینە تامەزرۆکانی من بۆ ئەوەی کە بتوانم لە ڕۆژهەڵاتە بە ئازادانە ژیان بکەم بۆ بە ئازادانە لەسەر مافی مرۆڤ بتوانم قسە بکەم بە ئازادانە بتوانم لەسەر مەسلەی ژنان فیلم دروست بکەم قسە بکەم چالاکی بکەم جۆرێک ئەو هەوڵم داوە ئەو کەم و کۆڕی خۆم قەرە بۆ بکەمەوە لە فیلمی تاقیگەی ژمارە 2 بە جۆرێک من لە مەرگ زۆرە ترسم لە مەرگ زۆرە ترسم و بۆیە لە بەشێکی زۆری فیلمەکانمان مەرگ کاریگەریەکی زۆر زۆر تایە و ئەی بینیت بە شێوایەکی جۆرا جۆر مەرگە بینی ئەویش بەشێکی زۆری هەڵەگەڕێتەوە بۆ ناومیدی من لە زۆر شت لە کۆمەلگا لە سیاست لە تەنانەت لە هونەری فیلمسازیش کە بەداخەوە هەندێک جار بەڕاستی زۆر ناومیدکەرە زۆر بەهیواکەرە هەوڵت داوە ئەو ناومێتی کە هەتا ئەو با بڵێن قبڵ نەکردنی ئەو واقعی کە هەیە وەک خۆی لە فیلمەکان تا لە دەرهێنان و نووسینەکان تا جیان بکەیتەوە کاراکتەرەکانی من هەوڵە دەن کە ئەو ناومیدیانە چارەسەر بکەن بەڵام ئەوەش هەڵەگەڕێتەوە بۆ تایبەتمەندیەکی جیاوازی مەکتەبێکی سینەمایی کە ڕیالیزمی شاعرانەیە لە ساڵی لە 1930 لە وڵاتی فەڕەنسا وەکو بزوتنەوەیەک سەر هەڵەدات و ئەمانە کەویش بەستێنێکی سیاسی و مێژووی تایبەت بەخۆی هەیە کە چۆن ئەو مەکتەبە ئەو بزوتنەوە سینەماییە سەری هەڵدا و زۆرتر هەوڵم داوە لەو چوارچێوە کار بکەم یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە پاڵەوانانێک لە ناو خەڵکانێکە ناومیدن سەر هەڵەدەن لەو جۆرە فیلمانە لە کۆمەلگا پەراوێزەکانەوە لە نەتەوە بندەستەکانەوە لەو کەسانەی کە لە باری چینایەتی و لە باری کەمایەتین بەگشتی پاڵەوانانێک سەرەدا دواتر ئەمانە تووشی ئەوینێکی ئارمانیە بن و دواتر ئەم ئەوینە ئارمانێ لەوانەیە بۆ ماوەیەکی کورت و بۆ ماوەیەکی کاتی ئارامیان بکاتەوە بەڵام لە کۆتاییە دیسان هەر ناومیدی و بێهیواییەکە ئەگەڕێتەوە لای ئەو کاراکتری سەرەکی ئەو فیلمانە کە ئێمە هەوڵمان داوە کە تایسە تازە باسەکەی پێشهات باسی فیلمی تاقیگەی ژمارە 2 بکەین کە لە باری فۆرمەوە فۆرمی ڕیالیزمی شاعرانەی هەیە و ئێمە ناتوانم چیرۆکەی بگێڕمەوە پێم خۆشە جارە چیرۆکەی بەرحاڵ نهێنی بمێنێتەوە چیرۆکی زۆر زۆر سەرنجڕاکێشە و لەگەڵ ئاوارە کاری زۆرمان کرد لەسەری تەقریبەن چەندین مانگ هاوردمان و بردمان و فیلمەکەش دیکۆمنتاریە لەگەڵ کاراکتەرەکە زۆرتر لە 10 جار دانیشتوین قسەمان کردووە بە ساعەتها تا توانیمان دەرونیاتی ئەم کابرا بەدەست بێنین و بزانین ئەم کابرا تامەزرۆی چییە لە ژیانی خۆیان و هەوڵماندا جارێکێک لە تایبەتمەندیەکانی ئەو ڕیالیزمی شاعرانە ئەوەیە کە لە ڕێگەی میزانسێنەوە و لە ڕێگەی لایتەوە ڕووناکیەوە کار لەسەر بابەتەکانەکات و ئەو واقعگرایی کە لە فیلمی ڕیالیزمی شاعرانە هەیە لەگەڵ ئەو واقعگرایی کە لە فیلمە ڕیالیستیەکانە هەیە زۆر جیاوازی هەیە ئەو واقعگراییە لە ڕیالیزمی شاعرانە زۆر ئینتزاعیە زۆر سمبولیکە و ئێمە هەوڵمانداوە بە لایت تەنها مەسەلەن بۆ نمونە و ئینجانەکەی بینی تەنها وەکو ئینجانەیەک نەیبینیت و وەکو شتێکی سمبولیک بۆ شتێکی نەمادینە ناو فیلمەکەی ئێمە هاتوێتەوە کە مانایەکی تایبەت بەخۆی هەیە مەسەلەن بۆ نمونە ئێمە
ماسیمان بردووەتە مردوو شۆرخانەیە کە ماسی خۆی نمادی ژیانە لە مردووخانەیەکە کە مردووەکان ئەشۆردرێت و زۆرتر میزان سێنە لە ڕێگەی لایتەوە و ڕیتمێکی خاوی هەیە فیلمەکەمان کەمانە تایبەتمەندیەکانی فیلمی ڕالیزمی شاعرانەیە کێمە هەوڵمانداوە لەگەڵ هاوڕەکانمە لە فیلمی تاقیگەی ژمارە 2 نیشانی بدەین و کەی بینەر دەتوانێت تمشای فیلمەکە بکات یا کەی ئامادەیە بۆ ئەوەی کە ببینرێت؟ فیلمەکە ئامادەیە بەڵام ئەوەی کە ئیتر ئێمە بەتەماین نمایشێکی تایبەتی بۆ بکەین پێشم وان نییە لە سینەما بیکەم نمایشی تایبەتەکەی لەگەڵ هاوڕێیانمان قسەمان کردو سابووینەتەوە لەسەر شتێ حەزەکەین لە شوێنێکی گشتی ترا بێت هۆکاری ئەوە هۆکاری ئەوەی کە سینەما بێتە ناو خەڵک و ئێستا مەسەلەن ئێمە لە شانووی سەر شەقاممان هەیە بەجێ ئەوەی کە خەڵک بڕاتە هۆڵی شانۆکە دێت لەسەر شەقامینە من پێم خۆشە زۆر نابێ بۆ ئێوە لەوانەیە قورس بێت لەوانەیە زۆر لە ڕوانگەی تەکنیکی و جۆرشتانەوە مەسەلەن بۆ نمونە نەتوانین ئێمە پەیامەکەی خۆمان بگەینینەوەمانە بەڵام هەرەوەی کە مەسەلەن بۆ نمونە پارکی ئازادی لە شوێنی سەرای ئازادیە لەوێ بە ئیمکاناتێکی تا ڕادەیەک ماقول و ئەوەی کە کوالیتەی فیلمەکە دانەوەزێ بتوانین فیلمەکە عرضکەین بە شوێن شتێکی ئاواوەین ئەو کاتە پێم وابێ بینەری فیلمەکە بەڕەمادیەکی وەشی ناوێت کەسێک بڕوا بۆ سینەما و بڕە پارە با تاوەکۆ فیلمە ببینێ لە کاتێکی دیاری کراویش بەڵێ لە کاتێکی دیاری کراوە هیوادارم بتوانین جێبەجێ بکەین ئەو بیرۆکەی کە بۆ نمایشی فیلمەکە هەمانە فیلمەکە 20 دقەیە و لە پاڵەویشە چەندین فیلمی تر هەیە کە بەڕای خۆم کە فیلمهایەکی باشن هاوڕێیانم بەرهەمیان هاوردووە کە زۆرتر وەکو وەتروحەی زانکۆیە بەڵام شتایەکی جیاوازترن لە چاو ئەو ڕەوتە وایە ئەو باوە فیلمسازی کە لە ماوە پێشوا بینیمانە لە سلێمانیا من خۆم لەوانەیە کە مەسەن هەمویان پێکەوە 3-4 فیلمن پێکەوە لە یەک ڕۆژە لە شوێنێکی تایبەتە وەکوتم نمایش بکەین ئیشەڵا سەرکەوتووە بن کاگە دەیز ئەمە ئەو بپرسم لە شاری سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیریە چەند مەساحەیەک یاخود چەند هۆڵێکی دیاریکراو بە سینەما هەیە ئەمە گرفتی بۆ ئێوەی سینەماکاران دروست نەکردووە و پێویستی بە چەند هۆڵێکی زیاتر و مەساحەی گەورەتر نییە بۆی کەمە بتوانین زیاتر احتیمام بە سینەما بدەین بوونی سینەما لە هەر شارێکە نمادی شارستانیەتە بەڕاستی یانە تۆ ئێستا زۆر شار هەیە کە سینەمای نییە و ئەمە خۆی خراپە وەکو دیاردەیەکی خراپ لەوانەیە بەرحاڵ بێتە بەرچاو ئێستا سلێمانی 2 سینەمای تایە کە ئەو 2 سینەما بەڕاستی زۆر کەمە بۆ شاری وەکو سلێمانی بەو نفوسەوە و بەو ئاستە لە فیلمسازی کە کاری بەرهەمهێنان کە لە سلێمانی ئاکرێت و لە چاو ئەو کۆمپانیانەی کە خەریکی بەرهەمهێنانی فیلم و ڕیکلام و ڕیکلام بەرحاڵ جیاوازە لە سینەما نمایش ناکرێت بەڵام لە ئاستی ئەو کۆمپانیانەی کە خەریکی بەرهەمهێنانی فیلم من 2 سینەما زۆر کەمە بۆ شاری سلێمانی و ئەم 2 سینەماشە زۆرتر گرنگی بە فیلمی درێژە دەن تا ئەوەی کە بێن شۆرت فیلم نمایش بکەن مەسەلەن بۆ نمونە من لە هەندێک وڵات خۆم بینیومە مەسەلەن بۆ نمونە ئێستا نامەوێت بەراوردی بکەم وامانە بەڵام کارێکی ئاسانە زۆر پێم وانییە ئەوەندە قورس بێت مەسەلەن بۆ نمونە لە هەندێک وڵاتە هەیە کە تایویست چەند سینەما مەسەلەن بۆ نمونە شارێکی 8 ملیۆن کەسی کە 500 سینەمایتیایە لانیکەم 10 سینەمایان تایبەت داناوە بۆی کە کورتە فیلم نمایش بکات فیلمی دۆکۆمنتاری نمایش بکات و ئەمە خۆی واکات کە فیلمسازان زۆرتر هان بدات بۆەوەی کە فیلم بەرهەم بێنن و بێت بە بازاڕێک بۆ کورتە فیلمەکان ئێستا بەداخەوە کورتە فیلم لە کوردستانە لە هەر 4 پارچەی کوردستانە بازاڕێکی ئۆتۆی نییە بێژگە فستیواڵەکان نەبێت و فستیواڵەکانیش خەڵکانێکی تایبەت ئەڕۆن تماشای فیلمەکەن و هەموو خەڵک ناڕۆن تماشای فیلم بکەن لە حاڵێکە ئەو زمانەی کە کورتە فیلم هەیەی بۆ ینی لە باری سینەماییەوە لە باری زمانی وێنەوە زۆر ئەتوانێت کاریگەرتر بێتە فیلمهایەکی درێژی بازاڕی و تجاری کە ئێستا مەسەلەن بۆ نمونە نمونیان زۆرن لە سلێمانیشە کە بەرهەماتوو من نامەوێت ناویان بێنم بەڕاستی
بەڵام ئەمە خۆی ئەگەر سینەمایەک تایبەت بکرێت بەوەی کە تایبەت کورتە فیلم فیلمی دیکۆمنتاری نمایش بکات ئەو یەکەم بازارەکە بۆ ئەو کەسانەی کە لە بواری کورتە فیلم خەریکن کارەکەن و دووهەم هاندەرە بەڕاستی بۆ ئەوەی کە ئەو فیلمسازانە دڵیان خۆش بێ بۆ یەکە بەرهەمی دواتریشان بەرهەم بێ. کاک ئیدریس من پێم وایە سینەماکار دەرهێنەر دەتوانێت لە ڕێی کورتە فیلمێکەوە زۆرترین پەیام ببەخشێت کاتێکی زۆریش نەبات وانە تۆ ئەتوانیت لەم ڕێگەی کاتێکی کەمەوە زۆرترین زانیاری ببەخشی بۆچی ئەمە لای هاوڵاتی لای بینەر گرنگی پێنادرێت کە من بە ماوەیەکی کەم فیلمێک ببینم کە پڕ بێ لە زانیاری بۆ ئەبێت هەر فیلمەکە ئەوەندە کاتی بوێت کە من کۆمەڵک زانیاریم دەستگوێ کات 3-4 سەعاتم ببا لە ڕۆژێکدا. ئێمە بەگشتی ئەتوانین بڵێن دوو جۆر فیلمانەیە فیلمێکمان هەیە کە فیلمی تجاری پێڵن فیلمی بازاڕی پێڵن کە زۆرتر بۆ ئەوەی کە پارە پێیاکاتەوە ئەم فیلمانە جۆرە فیلمهایەکیشان کە فیلمی ئارتن ئەوانیش بەشێکی زۆریان یانە ئەیانوێت سەرمایەکانیان بگەڕێتەوە ئەو بیزنسی ئەو سەرمایەکە دایانەوە بۆ فیلمەکان بگەڕێتەوە بەڵام جیاوازی هەیە لە فۆرما لە زمانی قسەکردنی ئەم دوو ژانڕە ئەم دوو جۆرە لە سینەما جیاوازی هەیە لەوانەیە مەسەلەن فیلمێکی ئارت مەسەلەن بۆ نمونە فیلمەکانی مەسەلەن بۆ نمونە ئستانلی کوبریک یا مەسەلەن بۆ نمونە تارکۆفسکی خەڵکێکی ئاسایی تااقەتیان نەبێ سەیری بکەن وەمانە بەڵام مەسەلەن بۆ نمونە فیلمەکانی ئەو فیلمانەی کە مەسەلەن لە هۆلیوود بەرهەم دێت ئەو فیلمانەی کە لە بۆلیوود بەرهەم دێت یا مەسەلەن بۆ نمونە فیلمهایەکەیە کە سەر بە ئەو ژانڕە بە تجاریەن ئەوانە خەڵکی ئاسایش بتوانێت بشێت ماشایم بکاتوەمانە ئەوە خۆی هەڵەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەرچەند ئەوەی کە سینەمای ئارتیش و فیلمی ئارتیش بەردەنگی تایبەت بە خۆی هەیە و کەسانێکن کە تامەزرۆی بینینی ئەو فیلمانن بەڵام پێم وایە بەشێکی زۆری هەڵەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئاستی ڕۆشنبیری لەناو کۆمەلگا ئەوەندە نییە کە بەرحاڵ هەموو کەس بتوانێت سەیری هەموو فیلمێ بکات من خۆشم وام مەسەلەن بۆ نمونە جاری وا هەیە مەسەلەن فیلم بووە لە سینەمایەکە کە حەزم کردووە بچم بیبینم بەڵام فیلمیش بووە حەزم نەکردووە بچم سەیری بکەم چونکە بچکە پێشووتر مەسەلەن خوێندومەتەوە لەسەری وا هەستم کردووە کەم فیلمە ئەو فیلمە نییە کە من حەزی لێ بکەم کە بچم لە سینەما دابیشم سەیری بکەم وانە بەڵام زۆرتر هەڵەگەڕێتەوە بۆ ئاسی سەقافەت بۆ ئاسی ڕۆشنبیری کۆمەلگا و جۆری ئەو فیلمانش کە بەرهەم دێت مەسەلەن بۆ نمونەی سەر لە کوردستانە بە خۆشحاڵیەوە هەر فیلمێک لە هەر ژانڕێکە بەرهەم بێت بەڕاستی بینەری هەیە و من خۆم بینیوم لە فستیواڵەکانە لە ئەو نمایشە تایبەتانەی کە بۆ فیلمەکان کراوە بەڕاستی هۆڵەکان کەس ناگرێت ئەوە زۆر زۆر دڵخۆشکەرە و هیوادارم بەرحاڵ ئەو ئاستە ڕۆشنبیریە لە سلێمانیە پەرە بستێنێت و بتوانین لە داهاتووە شتی زۆر زۆر باشتر و ئیشەڵڵا کاک ئیدریس لە کوردستان با بڵێن کورد چەند فیلمێکی هەیە کە وەرگێڕانی بۆ کرابێت و لە فستیڤاڵی نێودەوڵەتیە با بڵێن خرابێتە بەرچاوی بینەر بۆ نمونە دایکی من 0 کیلۆمەتر بەڵام ئەمانە بەسن یان دەبێت زیاتر کار بەوە بکرێت بەڕاستی کە فیلمەکانی کوردستانیش وەکو هەر فیلمە سینەمایەکی دیکەی وڵاتانی دیکە وەرگێڕانی بۆ بکرێ و ببرێتە فستیڤاڵە نێودەوڵەتیەکانەوە تاکو لەو ڕێگەیەوە کورد زیاتر بناسرێنرێ بەدەرەوە وەڵا بە دڵنیاییەوە سینەمایەکێک لەو ڕێگانەیە کە ئەتوانێت کورد کولتوری سیاسەتی کۆمەلگای بناسێنێت بە هەموو جیهان کرافت تێۆریسیەنێکی چەمکی سینەمای نەتەوەییە تێۆریەکی زۆر جوانی هەیە لەسەر سینەمای نەتەوەییجا ئەمەوێت باسی ئاستی بەرهەمێنان بکەم لە وڵامی پرسیارەکەی جەنابتە ئەڵێت یەکێک لە فاکتەرەکانی بەدیهێتنی سینەمای نەتەوەیی ئەوەیە کە ئاستی بەرهەمهێنان زۆر بێت ئێستا ئەو ئاستی بەرهەمهێنانە تەنها لە پانتایی شۆرت فیلمان نییە کورتە فیلمان نییە ئەبێ فیلمی درێژ زۆر بەرهەم بهێنین یەکێک لە پارامترەکان کە ئەو دایناوە ئەم ئاستە بەرهەمهێنانە لە هەر 4 پارچەی کوردستانە زۆر زۆر کەمە بۆ ئەوەی کە ئێمە بین باسیەوە بکەین کە ئێمە خاوەنی سینەمایەکی نەتەوەین بەداخەوە من لەسەرەوە باوەڕم کە کۆردێشان نەیتوانی وە سینەمایەک بەناوی سینەمای نەتەوەیی بۆ خۆی دروست بکات ئێمە ئێستا فیلمی کوردیمان هەیە کە بەرهەم دێت ئەوەش خۆی ئەتوانێت
بەکگراوندێکی مێژووی ببێت کە ئێمە بۆ تایسە نەمانتوانیوە چکە کورد بە درێژایی مێژوو خاوەن دەسەڵاتێکی سیاسی سەقامگیر نەبووە بۆیە نەتوانراوە کە بارحاڵ ئەو سینەمانەتەوەیەی کە ئامانجی فیلمسازانیەتی دروست ببێت ئاستی بەرهەمهێنانی کەم بووە دەسەڵات نەبووە کە پاڵپشتی بکات کۆلیج و زانکۆ و تەنها ئەوە نییە کە مەسەلەن فێری سینەمامەکە مەسەلەن تۆ بڕۆ وڵاتانی تر جگە لە کۆلیجەکان جگە لە زانکۆکان جگە لە پەیمانگاکان قوتابخانەی سینەمایی هەیە کە خەریکن فێری خەڵک جوانان و منداڵەکانەکەن بۆی کە فێری سینەما بن ڕەخنەگری سینەماییمان نییە ئێمە لە ناو کووردا و تەبعەن ئێستا باشتر بووە کە بەردەنگمان ئێمە کەم بوو لە ساڵانی پێشترە وەڵام مثال لە ساڵانی ڕابردووە لە چەند ساڵی ئەخیرا زۆر باش بووە ئاستی بینەرەکان گەشەی سندووە بەتایبەت لە فستیواڵەکانی کە لە سلێمانی و دوهۆکە خەریکم بەڕێوەوە چن و ئەمە من بەڕای من زۆر کەمە ئەم ئاستە لە بەرهەمهێنانی فیلمی سینەمایی فیلمی درێژ ئێمە فیلمی زۆر باش بەرهەمێنی فیلمەکان کە من بەڵام زۆر باشن مەسەلەن بۆ نمونە کەسانی وەکو هونەر سەلیم کەسانی وەکو هێشام زەمان وەکو مەسەلەن ئارسکەمە خزمەتت مەسەلەن لە ڕۆژهەڵات شارامی عەلیدی بەهمەنی قوبادی و زۆر کەسن پێم خۆش نییە ناوی کەسەکان بێنم مەسەلەن لە باکوور کازم ئۆز ئەمانە فیلمهایەکی زۆر باش بەرهەم دێنن کە لە فستیواڵەکانە زۆر باش پێشوازیان لێکرێت و لە ڕێگەیان فیلمانەوە بووە کە تا ڕادەیەک مەسەلەن کورد ناسێنراوە سینەمای کوردی و فیلمی کوردی ناسێنراوە بە وڵاتەکانی تر لە ئوروپا کەمە ئەماسە لە بەرهەمهێنان زۆر کەمە لە شۆرت فیلمیشە دیسان زۆر کەمە پاڵپشتیەکان کەمن بۆ فیلمسازان لە بۆ بەرهەمهێنانی فیلم و ئەمانە هەمووی بەرحاڵ بەکراوندی مێژووی و سیاسی و کۆمەڵایەتی هەیە کە بەداخەوە ئاماژم پێدا بەشێکی هەڵەگەڕێتەوە بۆی کە کورد بە درێژایی مێژوو حکوومەتێکی سەقامگیری نەبووە مەسەلەن تۆ تماشای وڵاتانی تر بکە لە یەکەتی سۆڤیەتە لە دوای شۆڕشی ئۆکتۆبر ئەوان سینەمایان وەکو هونەرێکی نەتەوەیی ناساندووە بۆ پەڕۆپاگەندەی شۆڕشی ئۆکتۆبر هاتن فیلمسازەکانیاندار بۆ ناوچە جیاوازەکان فیلم بەرهەم بێنن و دواتر بووە هۆکاری ئەوەی کە مەکتەبی مۆنتاژ کە دژایەتی ئەو سینەمای هۆلیوودیە کرد بەرهەم بێن مەسەلەن لە وڵاتی وەکو ئێرانە لە وڵاتی وەکو تورکیا کە بەرحاڵ وڵاتانی داگیرکەریشن ئەوان دێن سینەمایان چونکە ئازانن کاریگەریەکەی چەندە قوڵە لەسەر بەردەنگ ئەکرێ ئەمە باسی کاریگەری سینەما و هەستی نەتەوایەتی و ئەو بابەتانە بکەین کە ئەچێتەوە سەر نەتەوە بەڵام بە ناوبڕێک وەرگرین پێکەوە پاش ناوبڕێک بەردەوام بین. بەرهەمەکانی دۆلفینسی تەواوی مادە خۆراکیەکانی لە خۆی گرتووە کە تۆ پێویستت بە هەر مادێکی خۆراکی بوو دەتوانی ڕوو لە بەرهەمەکانی دۆلفینسی بکەیت چونکە بەڕاستی تام و چێژێکی تایبەتی هەیە. بەڵێ دووبارە سڵاوتان لەبێت کاگە ئیدریس با بچینە سەر بابەتی هەستی نەتەوایەتی و با بڵێن ئەو چیرۆکانەی کە لە ناو ئێمە وەک خۆمان وەکو کوردێک لە ناو مێژووی خۆماندا بینی ومانە بۆ نمونە جینۆسایدە کیمیا بارانە ڕۆزاوگەلێکی زۆر مؤسسات و ناخۆش کە بەسەر کورد هاتووە سینەماکار دەتوانێت لە ڕێگەی سینەماوە لە ڕێگەی کورتە فیلمەوە یاخود هەر جۆرە فیلمێکەوە بێت ئەو ڕووداوانە بە وڵاتانی دیکەی نێودەوڵەتی پیشان بدات ئەو ئازارانە پیشان بدات وا بکات کە لەو ڕێگەیەوە معاناتی کورد بگەێنێت بەداخەوە کورد بە درێژایی مێژوو کەم کارەسات و کەم ڕووداوی ناخۆش و ئەمانەی بەسەردا ناتوە زۆرنەوە ڕووداوانە کە نمونەی هەرە بارزیان هەڵەبجە و ئەنفالە و ئەویش دیسان هەڵەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە وەکو یا فیلمسازان چونکان نیانتوانیوە لەسەری کار بکەن لەوانەیە زۆر بە باشی نەتواندا بێت کە ئەم ژینۆسایدانە بناسێنێت بە نەتەوەکانی تر ئەویش بەشێکی هەر لە پرسیاری وڵامی پێشووتریش ئاماژم پێدا ئەوەیە کە حکوومەتێکی سەقامگیر نەبووە کە پشتی ئەوی فیلمساز بگرێت پشتی سناریستێک بگرێت پشتی دەرهێنەرێک بگرێت کە بتوانێت بێت لەسەر ئەو
کارەساتانە فیلم دروستکە و ئەوەیشی کە ئێستا مەسەلەن بۆ نمونە لە ساڵانی ڕابردووە فیلمهایەک دروست کراوە لەسەر هەڵەبجە و لەسەر ئەنفال کە ئەویش زۆرتر لە پانتایی شۆرت فیلما بووە یانە زۆر کەمنەوە فیلمە درێژانەی کە بپەرژێتە سەر بابەتی ئەنفال و هەڵەبجە و هیوادارم بەرحەڵ لە داهاتووە حکوومەتی هەرێم بتوانێت لەو بوارە کار بکات و هەرچەند کە لە ڕێگەهایەکی ترەوە مەسەلەن بابەتی هەڵەبجە ژینۆسایدی هەڵەبجە و ئەنفال ناسێنراوە بەڵام بۆ ئەوەی کە کاریگەریەکە زۆرتر بێ مەسەلەن تماشا جوولەکەکان بکە مەسەلەن بۆ نمونە زۆر فیلمیان بەرهەم هێناوە کە هەمووشیان ئەڕواتە شاهکارە سینەمایەکانی جیهان مەسەلەن بۆ نمونە سپیلبەرگ سکۆرسیزی ئەمانە هەموویان لەسەر ژینۆسایدی جوولەکەکان کاریان کردووە چونکە ئەوان گرنگیان پێداوە و بایەخیان پێداوە بەڕاستیش گرنگەنەوەیەکی دوای خۆمانیانی بەڕاستی ئەوەوەی کە ئەو معاناتەی نەبینیەوە شێوەیە بەڵام هەستی پێ بکات ببینێت جۆری وەکو شوناسی ئەمەی لێ هاتووە ئەو کارەساتانە و جۆرێک بەتایبەت مەسەلەن بۆ نمونە توێسە فیلمە کوردیەکان تماشاکەی مەسەلەن فیلمەکانی هونەر سەلیم تماشاکەی مەسەلەن فیلمەکانی بەهمەنی قوبادی تماشاکەی فیلمەکانی شەهرامی عەلیدی کازم ئۆز کە ئەمانە لە 3 پارچەی جیاوازی کوردستان خەریکن فیلم بەرهەم دێنن بەڵام بەردەوامە بینیم کارکترانە لە ناو فیلمەکانیانە بەشێن شوناسی خۆیان ناگەڕێن باس لەو سنوورە دەستکردانەیەکەن کە وڵاتانی داگیرکرد بۆ کوردیان دروست کردووە مەسەلەن بۆ نمونە سنوور لە فیلمەکانی کازم ئۆزە لە فیلمەکانی هونەر سەلیمە لە فیلمەکانی بەهمەنی قوبادیە ڕنگدانەوەی زۆر تایبەتی هەیە کە وەختێکە بەردەنگی ئوروپایی و بەردەنگی ئەمریکایی ئەمە بینێت کاریگەریە بێ بەسەریەوە وەختارێکە کاراکتەرێکی فیلمیکی بەهمەنی قوبادی یا مەسەلەن کازم ئۆز بە دوای شوناسی نەتەوەیی خۆیە بە دوای شوناسی خۆی ئاگەڕێتەوە کە بەڕەچەڵک لەکوێوە هاتووە و بێ بڕواتەوە بۆ کوێ ئەمانە کاریگەری تایبەتی هەیە کە ئەمانە بوون بە بەشێکی دانەبڕاو لە سینەما لە کوردستانە لە فیلمە کوردیەکانە بە مەسەلەی هەڵەبجە مەسەلەی ئەنفال ئەو کولتورە دەوڵەمەندی کە کورد هەیەی بەتایبەت لە باری موزیکا لە باری بەیت و ئەفسانە و دوایەوە ئەو ئوستورە مێژوویانەی کە کورد هەیەی ئەمانە هەموویان بوون بە دەستمایەک بۆ فیلمی کوردی و ئەتوانین لەسەری کاری زۆرتر بکەین ڕاستە ئەکرێ بپرسم کاتێککە باسی پرسی نەتەوایەتی دێتە پێشەوە بۆچی کاک ئیدریس زۆر بە حەماسەوە لەسەری ئەدوێت ئایا پرسی نەتەواتی لای تۆ لە هەموو شتەکانی تر گرنگترە یاخود بەرزترە؟ من سینەما وەکو چەکێکە بینم کە ئەبێت شەڕی نەتەوەکەمی پێ بکەم یانێ ئەگەر ئیسا ئەم شەڕی نەتەوە بوونا کەسی تر هەیە بە چەکەی کات پێشمەرگەیەکە لە بەری شەڕایە بە چەکەی کات دیپلۆمات کارێکی کووردە لە کونسولگەریەکان و لە نوێنەرایەتیەکانی کورد لە وڵاتانایەکە بەڵام من وەکو سینەماکار بەڕاستی ئەوەم پێناسم کردووە وەکو فیلمسازێک کە وەکو چەکێک بەکاری بێنم بۆ ئەگەر پێویست بکات کاتی خۆی هێرشکەمە سەر دوژمنم و ئەگەریش کاتێک کە پێویستی کرد بەرەنگاری لە نەتەوەکەم بکەم پێی ئەو فیلمانش کە بەرهەم هایەناوە هەمویان لەو چوارچێوەیە و زۆرتر هەوڵەدەم کە مەسەلەن بۆ نمونە لە تاقیگی ژمارە 2 کە فیلمێکە حەز ناکەم بەڕاستی باسی چیرۆکەی بکەم بەڵام فیلمێکە کە لە ڕێگەی کابرایەکەوە کە لە زانکۆی پزیشکی سلێمانی لە بەشی شیکاریە خەریکە دەوامەکات کۆڵێک کارەسات و کۆڵێک ئەو چەرمەسەری و قڕبەسەریانەی کە بەسەریە هاتووە لە مێژووە لە ژیانی پێشمەرگایەتیە لە ژیانی ئێستاە لە پەروەردەکردنی کۆمەلگا لە پەروەردەکردنی ئەو خوێندکاری کە 2 ڕۆژی تر ئەبێ بە پزیشکێک و ئەڕواتە خەستەخانەیەک و ئەڕواتە عیادەیەک خزمەت بە منداڵێکی کوردەکە خزمەت بە پیاوێک و ژنێکی کوردەکات ئەوە بۆ من زۆر گرنگە و ئەبێ ڕێز لە کاک حەمەد تۆفیق بگرم ئەمانە ئەم جۆرە کەسایەتیانەی کە خزمەت بە نیشتمانەکەن ئەبێ ڕێزیان لێ بگرین فیلمیان لەسەر دروستکەین تەنها لەسەر ئەوە نەبێت کە ئێمە کارەساتەکان نیشان بدەین ئەوەندە چیرۆکی جوان هەیە لە ئەم کوردستانە لە هەر 4 پارچەی کوردستانە بڕۆیت دابنیشە لە هەر کۆڕ و کۆمەڵەکە ئەوەندە چیرۆکی نەتەوایەتی ئەوەندە چیرۆکی ناخۆشە بیستیت کە هەمویان ئەتوانن بن بە دەستمایەیەک بۆ فیلم و ئەتوانن بن بە دەستمایەیەک بۆی کە ئێمە فیلمسازان لەسەریان
کار بکەم بۆیە من سینەما بەڕاستی وەکو چەکێکەکەی بینم بە دەستمەوە ئەبێت تەقەیدی پێ بکەم و کاتێکیش پێویست بوو بەرەنگاری دەخۆم و لە نەتەوەکەمی پێ بکەم. دەست و چاوت خۆش بێت. سپاس. هاوکارانم ئاگداریان کردم کە کاتەکەمان چاو بووە هەرچەند بەڕاستی حەزەکەم زۆر زیاتر گفتوگۆت لەگەڵا بکەم چونکە سینەمایەکێکە لەو بوارانەی کە حتا زیاتری لەسەر ببیستی هێشتا هەرماوە و هەرکەمە. زۆر خۆشحاڵم لەگەڵما بووی و ئادارم کە توانی بێتمان دەست بخینە سەر چەمکێک لە بابەتی سینەما. زۆر سپاس بۆ و سپاس بۆ و دەرفەتەش. زۆر سپاس بۆ تۆ بێگومان قسەکانت گفتوگۆکانت هەمووی پڕزانیاری بوون و پێمان خۆش بوو زیاتر ببیستین بەڵام ئینشاڵڵا لە دەرفەتێکترا جارێکی تر قسە لەسەرم بابەتەکەینەوە. زۆر سپاس بۆ تۆ. ئازیزان هیوادارم توانی بێتمان قسەکردنمان گفتوگۆکردنمان لەسەر سینەما و بابەتی فلمسازی چەمکێکی بچوو بوو بێت لە زانیاری. سپاس بۆ سپانسەری سەرەکی بەرنامەکەمان کە بەرهەمەکانی دۆلفینسیە. سپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەرمان بوون. سپاس بۆ هاوکارانم کە بەڕاستی ماندوون لەگەڵمان. سپاس بۆ میوانەکەم تا بەرنامەیەکی تر شاد. بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.